میوان بینەرانی عزیز سڵاوتان لێبێ و بەیانیتان باش لەگەڵ هاوکارم دانیار نورەدین ئەمڕۆژ لە خزمەتان ئاوین لە پرۆگرامی پەیامی ڕۆژ بە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز بۆ هیوایین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەوە. دەستخۆشە سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵین جارێکی دیکە بووینەوە میوانی ماڵەکانتان. ئازان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاری و راپۆرتمان بۆ ئامادە کردوون لەو تۆرانی کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین لە تەوری یەکەمی بەرنامەکەماندا بەو پێیکە وردە وردە پێدەنینەوە بەرەو وەرزی بەهار دەڕۆین و ئێستا وەرزی چاندنی نەمامەکانە زانین لە ئێستادا جوتیاران چۆن دەبێت نەمامەکانیان بچێنن و چۆن جای بکەنەوە کە زەویەک بە کەڵکی نەمام چاندن دێت و قۆناغەکان و ڕێشوێنەکانی چاندنی نەمامچین بەگشتی لە تەوریەکەماندا گفتوگۆ دەکەین لەو بارەوە لەگەڵ جوتیارێکی نمونەیی کە لە پارێزگای هەڵەبجە لەگەڵماندا دەبێت. بەڵێزان لە تەوەری دووەمی بەرنامەکەش هەوڵ بدەین زیاتر بابەتێکی زانستی هەیە شرۆڤەی بکەین بۆ لە شاری سلێمانی یەکەمین کۆنفرانسی نێودەوڵەتی مێژووی کورد لە سەرچاوە با بڵێن دەستنووسەکان و هەروەها سەرچاوە مێژوویەکان کە ئەمە بابەتێکی و زانستیە تەوبارەوە میوانێکمان دەبێت شرۆڤە و گرنگی لایانی زانستی تێکست و دەستنووسە کۆنەکان مەخطوطەکان کەمە چەندێک ئەتوانین ئێمە سوودیان لێوەربگرین زانیاریان لێوەربگرین دەربارەی مێژووی دێرینی کوردستان ناوچەکان و هەروەها گرنگیدان بە زانستی دەستنووسە کۆنەکان. وەڵازان دەستپێک دەچینە لای گۆڕانکاریەکانی کەشوهاو بزانین گۆڕانکاریەکانی کەشوهاو لە سەرجەم شار و شارۆچکەکانی ڕێنی کوردستان چۆنە پێکەوە بینەری دەبن. دازان و خۆشەویستان لە تەوریەکەمی بەرنامەکەماندا باز لە دەستپێکردنەوەی چاندنی نەمام دەکەین لەم وەرزەدا و هەروەها باز لە چۆنێتی ئەو ڕێشوێنانە دەکەین کە نەمام و کشتتوکاڵی پێدەچێنێت لە ئێستادا و بزانین تا ئەمساڵ زەوی تا چەند کاریگەری هەبوو یاخودە و باران و بەفری تا چەند کاریگەری هەبوو لەسەر بەپیتی زەوی و خاک و ئەو ناوچانەی کە کشتتوکاڵی تێدا دەچێنێت گفتوگۆ دەکەین لەو بارەی لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک ئەحمەد فەتا جوتیاری نمونەیی لە پارێزگای هەڵەبجە و لەگەڵمانە کاک ئەحمەد سڵای خوا لێبێت و سپاس بۆم دەرفەتە. سڵاوی خوا لە جەنابتان و بەیانی ئێوە بینەرانی باش بێت. زۆر سپاس کاک ئەحمەد ئەگەر لەوە دەست پێ بکەین ئەو بارانەی کە ئەمساڵ باری ئەو بەفری کە ئەمساڵ باری تا چەند کاریگەریەکی باشی هەبوو کە ئینشاءڵڵا ئەمساڵ زەویەکی بەپیت هەبێت و کاریگەریەکی باشی هەبێت لەسەر کشتتوکاڵ و چاندنی نەمامەکان. ئێماوێ هەموومان سوپاس و سوپاسگوزاری خوای گەورە بین کەوا ئەمساڵ بارانێکی باش و بەفرێکی باشی بۆ نادین خاص بۆ مەنتیقەی شارە زۆر و هەورامان ئەو بارانبارینە تەسیراتی خۆی هەیە
و بەفرەکە تەسیراتی خۆی هەیە دەمێک کە زەویەکانی ئێمە بفریان بخۆیان بینی و خۆزگا بەفرەکە 12 ڕۆژ لەماوە لە سەرنجەکانە بەرەوە کرم و زیان بکرم و مێرۆ زیان بەخشەکانی ناو بردایە. زۆر باشە کاک ئەحمەد لە کوردەواری لە 15 دوو بەولاوەی تر تا ڕادەیەک گۆڕانکاری لە وەرزە ڕوەدا بە پێی ساڵەکان فەرقەکە هەڵە نەبم دەستەواژەیەکمان هەیە پێی دەوترێت داراوز ئەوەی کە ڕەشەباکەی تر دارەکانە پیتێن چرۆکەنەوە بەرەبەرە ئەم قۆناغەی ئەم کاتەی وەرزی ساڵ لە بۆ کاری کشت و کاڵی بۆ نەمام چاندن بۆ ئەوەی کشت و کاڵی تر بۆ چاندنی تۆ چی پێوترێ لە جوتیارەکان چۆن مامەڵە لەگەڵ ئەم کاتەیەکەن؟ بەسپاسێکی زۆر بێپیانەوە بۆ جەنابتان وەڵا ئەم ئیسا کاتی نمام نێشتان ناژنە و وەرزێکەوەی کە ئەو فەلاحی کە بێ باغداری بکە و باخ بکە ئەبێ هەڵسێ بە ناشتنی قەڵەمە هەنار بۆ خۆیاندا نمامی سێ و قۆ خەنجیر هەرچی هەر نمامێکی تۆ بڵێ کاتی ئەوەیە و کاتی لە بەیتە پلاسیکیەکانشا و لە بەیتە داخراوەکان ئێساش کاتی ئەوەیە کە کیس پڕکەن و شەتڵشتی بۆ ئامادەکەن بۆ کاتی خۆی بۆ ناشتن. زۆر باشە بەپی خاکەکەیە ئەو نەمامانەی دەچێنی کە بۆ نەبزانی ئەم خاکە بە کەڵکی چ جۆرە نەمامێک دێت ینی ئەو جیاوازی هەیە لە بینی نەمامەکان و ئەو خاکی کە نەمامەکەی تێدا دەچێنرێت؟ زۆر بەداخەوە کوردستانی خۆمان مختبرێکی نی ئەگەر مختبرێکی هەبووایە خاکەمان ئێمە جوتیارەکانی وعیمانەوە نەباشە خاکەمان بردایە بمازانێ ئەم خاکی ئەمە بە کەڵکی جۆرە باخێت ئایا بە هەنار بە سێ و بە ترێ بە مێ و بە هەرچی بێت بەڵام بەداخەوە ئێمە ئەو مختبەراتەمان نیە بەڵام ئێمە خۆمانوەکو و ئەزمونێکی خۆمان خاکەکەی کوردستان خاکی شارەزوو بەپیتە بۆ هەموونەوە ئەجۆرەدارێک و بۆ هەموو جۆرە ڕۆکێک. کاک ئەحمەد زۆر جار ئەبیستین یا خودبینی ومانە چینە شوێنێک جوتیارێک گەڵێ زەویەکی کشت و کاڵیم هەبوو چاندم کردم بە باخ واتە لە گۆڕانکایی لە زەویەکەوە بۆ نمونەیکا بە هەنارە هەنجیرە یان ئەو بابەتانەی تر سەرکەوتوو نابێت دیسان عەرزەکە هەڵەگێڕێتەوەی کاتەوە بە عەرزی کشت و کاڵی. ئەم گرفتانە لە چیە لە کە مەزمونی جوتیارەکەیە یاخود لە نەگونجانی دارەکەیە لەگەڵ خاکەکەواتە ئەم گرفتانە وەکو بینی بێتت یاخود بیست بێتت چه سەرنجێکت لەسەر ئەم بابەتانە هەیە؟ سەرنجی ئێمەی جوتیاران ئەوەی کە جوتیار بێ ئەوەی کەوا لە پاشخوا بژێوی ژیانی لەسەر جوتیاری بێ ئەزانێت چی بچێنێ بچی نەچێنێ بەڵام ئەو جوتیارانی کەوا هەڵپەیانە یاخود ئەڵەن باخەکەین چی ئەەکەین ئەماکەین بژێوی ژیانیان لە شوێنێکی کە دابینە مەقسەی نییە بەلایە باخەکە نایکایەنیتیانەیەنیتی ئەزمونێکی ئەو های لەسەر نییە بەڵام ئێمەی جوتیارانی ئەزموندار زۆربەی زۆری جوتیارەکانی منتیقەی شارە زوور و هەڵەبجە ئەزمونیان زۆرە لە باخ و باغداری جا ئەو باخانش کە دایچێنی ئەبێ یەکەم جار شوێنی جادە دیاریکەی دوای شوێنی جادە شوێنی ئاو تەسبیت کە بزانانی ئاو لەکوێوە دەی جادە لەکوێوە ئەبەی ئەمجا ئەو نمامانەی کە تۆ ئەتەوێ بینێژی ئایا قۆخە قەیسیە هەڵوژەیە سێوە ئەمانە هەرکێ بە ئەزمونی خۆی بە شوێنی خۆی ئەوێ بینێ ئەو خۆخانەی کەواتۆ ئەو ناوکەڕەخانەی کەواتۆ ئەینێژیت ئەتەوێ باقێکی جوانی دێت پیا بکەی ئەبێ لە 4 مەتر بۆ 5 مەتر بینیان هەبێ جا جوتیاری وامان هەیە بە 2 مەترینی ئەو 2 مەتر بەعمل نایە جا بۆ ئەو دارانش کەواتۆ ئەینەی نمامی وا هەیە لە بازاڕی ساکە لە شەڵگاکانە 2 مەتر بەرزە مەترونیە بەرزە هیچ شانی باز نییە کەواتۆ بێ دارێک 2 مەتر بەز ئیسا بە تۆزی ڕیش کۆداینیت و بڵێ وەڵا ئاوێ دەمەوە یەکەم بەدار ئەو دارانەی کە تۆ ئەوتەوێ بینێژی و هەڵێ بژێری بینێژی لە باقی خۆدا ئەوێ بزانین چ سرفێکە نەژی چون کاتۆ بۆ توجاریەکی بۆ ژیان و دارۆکو سوقێتەماتە نێفرەی دەیاشی باخی داێنێت ئەو دارە ئەبێ لە بەرزی 6 بۆ 7 سانتیم بیبڕی ئەوەی نەیبڕی دارەکە و جوان نابێ دارەکە و شکەڵێ بێ دارەکە ناڕێکە بێ بەسکە لە 6 سانتیم ئابڕی ئەو دارە بەرزانە شێوە کاسیەکی جوانەدا بە تۆ ئەتوانی بە هەموو شێوێک تعرف هینی لەگەڵا بکەیت ئەمجا بۆ ناشتنی باخی هەنار لە منتیقەی ئێمە ئەبێ بزانی چ جۆرە هەنارێکی چ جۆرە هەنارێکیاوە بۆ منتیقەکەی تۆ منتیقەی شارە زووری ئێمە هەنار چەندێ فێنکی و ئەوی بە ئاوی پێویستە دوو ئەوەنە شەی پێویستە ئەبێ شەی بۆ پیا بکەی شەی بۆ دابینکەی ئەو شێ بەچی پیاوێ و دابینە بێ ئەو شێ بە ئاوێکی باش دابینە بێ ئەبێ ئاوێکی باش هەبێ ئاوێکی جاری هەبێ ئەو ئاوە جاریە قەینا ئیساکێ خەڵک بە دڵۆپاندنێکە ئەو دڵۆپاندنە لەگەڵ ڕێزم بۆ هەنارێکی گەورە دڵۆپاندن لە قەڵەمەوە هەتا 4 ساڵی ئەتوانی بە دڵۆپاندنیکەی دوای ئەو دڵۆپاندەی ئەگەر ئاوەکە هەربیر بێ ئەو دڵۆپاندەی ئەبێ بۆ بکەی بە بەلوعاوی بەردەیتەوە هەینا هەنارەکە سەرکەوتوو نابێ ئێستا ئێمە لە گوندەکەی خۆمانە لە گوندیتە بەتۆڵەکە هەناری ئێمە بۆیە خۆش و ئاودار و کوالەتی باشە ئاوەکەمان جاریە لە ئاوی زەڵم ئاوێ دەین ئەو شێکە بۆی پیاکەن شەیەکی زۆر و کاملە بۆ هەنار زۆر پێویستە.
زۆر باشە کاک ئەحمەد ئەگەر زیاتر درێژە بین بەوەی کە قۆناغەکانی چاندنی نەمان بە چ شێوازێکەواتە ئەو ڕێشوێنانە چین هەر لە سەرەتاوە ئەگەر قۆناغ بە قۆناغ باسی بکەین بۆ کەسێک کە لەوانەیە بینەرمان بێت و ئەزمونێکی وای نەبێت وەکو بەڕێستان کە بزانێت چۆن نەمامەکانی لە باخەکەیدا بچێنێت و بە تایبەتی تر ئێستا زۆرێک لە هاوڵاتیان لە ناوچەکانی ناوچە جیاجەکاندا لە ناوچەی گەشتیاریەکاندا باخی کڕیوە و دەیەوێت ئەو باخی ئاوادان بکاتەوە. بەرەزم ئەو پێش هەموو شتێک ئەو زەوەی کەواتەوە دابینێکی بۆ باخەوە بێ لە منتیقی ئێمە بێ پێشوەخت کێڵا بێت و ڕێک و پێ کرد بێ خەتی لێدابێت چونکە لە کاتی باوباران و ئەمانە مەجال نادا خەتی بۆ بدەیت و قوڕەکێڵە بێ ئیسا نەمامەکەی تا بدەیت ئیسا ئەگەر خەتی دابێ قەیناکە گیایگرێت دەرمانی قڕخەری گژوگیامان هەیە دەرمانێکی قڕگەری گژوگیای لێدەیت ئەمجا قەڵەمەکانی تانی با بزانی هەنجیر هەنار ئەمانە بە قەڵەم باشن تاکو ببن بەبن یەک لە قەڕەوە ئەو یەک لەخەش من ئامۆژگاریم بۆ خۆم و بۆ هەموو براجوتیارەکان ئەوانەی کەوان نەمام لە کیسانن ئەو کیسەی کە نەمامەکەی مەترێ بەرزە یاخود تۆز بەرز لە خەکی باریکە بێت لە خواری 20 سانتیم 20 سانتیم زیاتری بۆ نێڵێتەوە 20 بۆ 15 سانتیم هەنارەکە ببڕێکە بە کیس ئەینێژێت بەڵام بە قەڵەم سێ قەڵەمی جوانە نێژی بە بەڕێکیش ناینێژیت ئەبێت تۆزێک ئاوالار بێت لەبەرەوە شێوە کاسیەکی جوانەدا بەخۆی ئەو سێ قەڵەمە ئەبێ یەکەم جار جادەی بۆ دابینکەی جا شوێنی جادەکە و دیاریکەی شوێنی ئاوەکە و دیاریکەی ئەم جارە دۆنمێ عەرز دۆنمێ زەوی نابێت لە 250 بن هەنار زیاتری تێ بکەیت چونکە زیاترە بێت چونکە 3 مەتر بە 3 مەتر بۆ منتیقەی شارەزور و ئەم منتیقەی هەڵەبجە و شارەزور و خۆمان تا هەڵەبجی تازە و ئاربەتیش 3 مەتر بە 3 مەتر زۆر باشە لەوە زیاتر پڕ دەرەچی هەنارەکەش کە بڕبوو بەرزە بێ کە بەرز بوو وشکەڵی زۆرە بێ لە ژێرەوە وشکەڵەکان ئەبڕی وردەوە دەبەرزە بێ وای لێت کرێکار دەستی پێی ناگات جا تۆ ئەگەر شێوە کاسێک و نسبەیەکی جوانی پێدەبەخشی لەسەرەوە نەیەڵازیا بکە و بڕی نزم بۆ هەنارەکە شێوەیەکی جوان و ڕنینێکی باش و ئاسانتر بە بەرز فەلاکانەکە بەچی جوتیارەکانەکە. کاک ئەحمەد من زۆر جار بیستومە بەڵام خەڵکی ئەو تووشی و گرفتە بن هەمیشە یانێ قسەکردن لەسەر و بابەتە زۆرە کە باسی ناشتنی قەڵەمەکانەکەن لە هەنار لە هەنجیر کە بە شێوازی ڕێک واتە عەمودی زۆربەی قەڵەمەکاندان خەڵک دەڵێ یا زۆر بەرزەبێتەوە بەرهەمینە یا بەشێک لە قەڵەمەکان وشەگە بن هەر بەڕاستی جیاوازی هەیە ئەوەی کە بە شێوەی با بڵێن تا ڕادەیەک لار بوو بێتەوە قەڵەمەکان بچێنرێ هەیە یەک قەڵەمدانێ چەند باشە هەیە 5 قەڵەمدانێ ئەڵێ با زۆرتر بێ خۆی ئەو تەجروبەکرابێ کامی زۆر سەرکەوتوترە خۆی سەرکەوتووە تۆ بۆیە 4 قەڵەم یا 5 قەڵەمەژی 5 قەڵەم نا بەس 3 قەڵەم ئاوا تۆزێک بەلاری بینێژی باشترێت تاکو ئاوابەڕێکی ئامودی ئەچێتە ئاسمان ئاو بەرزە بێ بەس ئاوا بەلاری تۆزێک ئاواکە تۆزێ لار بوو 3 قەڵەم مناشت خۆی شێوە کاسیەکەدا بەخۆی هەم خۆر لێدا هەم جوان پانە بێتەوە بازەکە بەرز ناڕوە اینجا لەژێر وشکەڵی کەمە بێ ئەو باخێکەوە پڕ بێ هەڵەسێ وشکەڵی کەمە بێ دوای بەرزە بێ ئەبێت تۆ ناعیلاج بیبڕی هەم شاتی تازەی بۆ دابنێتەوە. بابەتێکی ترێ من حەزەکەم تۆزێک زیاتر بەڕاستی ڕێنمایی ئەوانەی کە ئیشی باغداریەکەن بە تایبەت ئەوانەی وەکو هاوکارم باسی کرد ڕەنگە لە خۆیان ئیشی باغداریان نەکرد بێ لە شوێنێک باخێکی گەشتیاری هەبێ بۆ خۆیان ئێستا لە شارەکان لە بەردەم ماڵەکانە کۆمەڵێک زەوی بۆشەیە مەسەلەن هاوڵاتیان دەتوانن دە 12 مەترێک بکەن بە نەمامی تا بچێن بۆ خۆیان گرفت هەیە لە نزیکی نەمامەکان پێ و ئەوانێ زۆر کەس حەزەکە لە کەمترین ئەرزا زۆرترین نەمامی هەبێ لە کاتێکا چ بۆ جوانی بێت چ بۆ بەرهەم بێ ئەمە زەرەری هەیە دوایڵە هیچ ناگرێ هیچی نەگرتووە تۆزێک ئەگەر لەوە زیاتر ڕوونکردنەوە بێ بۆی خەڵکێک ڕەنگە بزانێم ئایا لە دەمەترا چەند نەمام بچێنی باشە خۆی لە دەمەترا خۆی دەمەتر 3 نەمامی بەسە 3 نەمامی بەسە لە دەمەترا 3 مەتر بە 3 مەتر یعنی 3 مەتر هەر بنێ بۆ بنێ 3 مەتر یەوێ بین بێ بەلای کەمەوە ئەتوانێ ئەو برابەڕێزەی کەوا باخچەیەکی لەبەر ماڵی خۆیان هەیە 3 نەمامی تا بنێژی ژێرەکەی بکێڵێ جوان ئەم لاولاکەی بکێڵێ بیکا بە شلک جا شلکیش میوەیەکی زۆر خۆش و بەتام و بەسوودیشە هەم دیمەنێکی جوانە بە دار و درەختەکە هەم کە بەلەوە هەنارەکەی پێ بگا یاخود قۆخەکەی پێ بگا یاخود سێوەکەی پێ بگا شلکەکە لە ژێرە سوورە بێ و پێگا و سوودێکی پێگەێنێ ئەمجا نابێت تۆ داری زۆر بنەی لەو دەمەترا تۆ بڵێ وڵاتە داری دیانم چونکە ئیسپادەی لێ ناکەی هەم سەمەری نابێ هەم ناشرین شەبێ. زۆر باشە کاک ئەحمەد لە ئێستادا چەند ساڵێکە لە زەویەکانی دەوروبەری هەڵەبجە و شارەزورە جوتیاران خەریکی چاندنی داری وستقن و لەگەڵ زەیتون ئایا لە ئێستادا ئەو ناوچەیە لەبارە بۆی کە ئەو جۆرە دارانەی تێدا بچێنێت جۆرە نەمامانی تێدا بچێنرێت
خۆی داری زەیتون ئیساکە الحەمدوللا ئەو بەڕێزێکەوە و معاملەی کردوتۆ لە منتیقی هەڵەبجە سوودێکی زۆر باشیە بۆ منتیقەکە و بۆ دەفەرەکە و هەم بۆ هەرێمی کوردستانیش هەر کەسێک بە شوێنی سەخەری هەبێ شوێنی بەرزایی هەبێ شوێنێکی هەبێ کە ئاوی کەمی هەبێ قەیچێکە با دارزەیتونی تیا بنێژ چونکە دارزەیتونەکان وەکو دارهێنارەکان ئاوی پێویستیان نایە بەڵام ئەوان ئاوی کەمیانەوێ ئەو شوێنانەی کە حەزیان هەیە بیکەن بە زەیتون با بیکرێ بە زەیتون سوودێکی زۆر باشیەوێ هەم بۆ منتیقەکەمان و هەم بۆ وڵاتەکەمان. ئەی سەبارەت بە داری فستق چی؟ داری فستق وڵی هیچ ئەزبوونیەکەم لەگەڵ داری فستق نییە بەڵام داری فستق ئەبێ متوربەیکەی اینجا ئەڵێنێ بەنێرومێ بینیت بەڵام تا ئیساکێ نەبووتە شتێکی توجاری لای خۆمانە و بەرەمێکی ئەو های نییە. کاک ئەحمەد لەم دەستپێکی ناتچاندی نەمامانەدا ئەو کێشە و گرفتانە چین کە ڕوبەروتان دەبێتەوە لە سەرەتاییدا کێشە و گرفتی جوتیاران چییە؟ وایە لەگەڵیشیدا ئەو ئامێر و پێداویستیانەی کە پێویستانە هەتانە بۆی کە بتوانن ئەو زەویە لە بەردەستانە بە جوانی ئەو کشت و کاڵ و نەمامی تێدا بچێنرێت؟ ئەو کێشانەی کە جوتیار هەیەی لای هەموو کەس ئاشکرایە جوتیار ئەبێ ئەو جوتیاری ئەو منتیقەی کە جوتیاری تیاکرێ ئەو ئەرزەی کە جوتیاری تیاکرێ ئەبێ حکوومەتی هەرێم ئەو حکوومەتەی کەوا خۆی بە حکوومەتی ئەزانێت ئەبێ هاوکاری جوتیار بێ ئەبێ قەرزی درێژخایانی باتێ ئەبێ ئامێری بە قەرز باتێ بە درێژخایان ئەبێ هاوکاری سەماری بکە ئەبێ هاوکاری دەرمانی قڵکەری گیایی بکات بداتێ ئەبێ هاوکاری دەرمانی قڵکەری حەشەری باتێ ئێمە لەو شتانەوە بێبەرین حکوومەتەکەمان هەر ئەڵێ جارێ لە قەیرانە نازانم قەیرانە تاکەی تەواوی ئەمەی جوتیارانی شەمووی لەسەر شان و باڵ و بازی خۆمانێکین ئەوەی کە خۆمان نەیکەین و خۆمان نەیکڕین نییە و بەڕاستیش ئێمە کەوا خەریکی ئەم باخانەیە بیسا من لەناو 16 دۆنم باخان باخی خۆمان الحەمدوللا ئەو 16 دۆنم باخە بەگاڵتا و های لێ ناتوە من لەنەوە 6 خەریکی باخ و باغداریم ئەزمونێکەمە لەگەڵی تێچووی زۆرە ئێمە تێچووەکەمان زۆرە و داهاتمان زۆر کەمە جاداوا لە حکوومەتەکەین هیچ نەبێ بازارێکمان بەڕوا بکاتەوە بازارێک میوە و بەروبوومە کشت و کاڵەکانی کوردستانی تا بفرۆشێ ئەوە بۆ ئێمە باشترە ئەگەر من بازارێکی باشم هەبێ و ساکردنەوەی بازارم هەبێ وڵی پێویستم بە هیچ کەسێ نییە هاوکاریم کا قەسەمەخوا بە پشتیوانی خوای گەورە خۆمان هەمومان خۆمانە ژێنین و باخانیشمان بە جوانی پەروەردەیەکەین. زۆر ڕاستە بێگومان پشتگیری و پاڵپشتی لایەنی میری بۆ جوتیاران بۆ پێداویستی و کۆمەڵێک کەرەستە و لەلایەکەوە دەرمان و لەلایەکەوە پێداویستە کشتتوکاڵەکان زۆر گرنگە بۆ هیواین حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕی جدی لە جوتیاران باتەوە. تامان کاک ئەحمەد زۆر داوای لێبوردن نەکەین نەزانین بە پێوە ڕاوەستاوی بەڵام جەوەکی خۆرەتاوە خۆشە ئینشەڵا سەرمان نەبێ بەس بە دەرفەتی ئەزانین پرسیاری زۆرمانەیە نامانەوێت لە دەستمان بچیت. زۆر جار هاوڵاتی هەیە ئەڵێ دەمامم چاندووە وشک بووە بەڵام من خۆم لەبەرەوەی تۆزێک لەگەڵ کشت و کاڵوانە سەرروکە لە نەرم کردووە خۆشە ینی باخمان هەبووە دەبینی چاڵەکەی زۆر کەم کردووە ینی ڕەنگە هەر ئاوا بەس نەمامەکەی ڕێخەکانی شاد بێتەوە. زانستی تر بەپی تەجروبەی بەڕێزت نەمامێک ئەگەر بۆ نمونە تۆزێک قەدەکەی ئەستور بێ زۆر گەورەتر بوو بێ یا بچووک بێ باشترە چاڵەکانی چۆنچۆنی بن اینجا پەینی ڕاستەوخۆ بۆ بەکار بێ دواتریان لەگەڵ یا تێکەڵ بکرێ یان زۆر جار شوێنەکە زۆر با بڵێن سەخری یا زۆر محکەمە شوێنەکە چاڵەکە فراوانتر بێ باشترە ئەگەر بۆمان بۆ ڕوونکەیتەوە. وشبوونی ئەو نمامانەی کەواجە ناوێڵێ ئەوە حتممە ناوکەڕەکان یا خۆخە یا قەیسیە یا هەڵوژەیە ئەو نمامانەی کە تۆ ئەڵێ ئەی نەموشکە بێ بەڵێ ئەو نمامانەی کە تۆ ئەڵێ ئەی نەموشە بێ ڕاستە زۆر ڕاستە حەفارمانەیە ئەمە حەفارێکی زۆرمانەیەسا ئێمە ناو باخەکانی خۆمانە ئەبێ ئەوەی کە جوتیارە دەرمانی قڵخەری حەشەری بەکاربێنێ بەڵام بەداخەوە کە من خاوەن باخم من بەکارێنم دراوسەکانم بەکاری نانێ ئەو بەکارێنێ من بەکاری نانم کەواتە ئێمە هیچ شێکمان نەکرد هەرچی دەرمانێکی ماوەشانت خەسارمان کردووە بەڵام ئەو بەڕێزانی کەوا ئەیانەوێ باخی خۆخ بکەن یا قەیسی بکەن یا سێو بکەن یا هەرمێ بکەن یا بەهێ بکەن ئەوە حەشەری حەفار زۆر لێدا کە ئەی بڕن لەو کاتا ئەی بڕن و هینەکەن لەو مەجالانە حەشەرە ئەچێتە ناوی خۆی حەشار لاو گەرەی تادانێ جار ڕێنمایی من بۆ خۆشم و بۆ جوتیارانیش ئەوەیە کەوا هەر کەسێ باخی تازەیەکە کە دارەکەی هاتەوەی چیرۆکا و گڵای سەوز بێ دەرمانی حەشەری بۆ بەکاربێنێ ئەو دەرمانە حەشەریە ئەمڕۆکە وەشانی دوای 10 ڕۆژ بیکاتەوە دوای 10 ڕۆژ کردی دوای 90 ڕۆژ بیکە ئەم جایترە حەشەرەکە خڕەکەم نامێنێ بەڵام ئەو دارانەی ئەو قۆخانەی ئەو هەڵوژانەی ئەو قەیسیانەی ئەو سێوانەی کەوا بەریان هەیە ئەزانی بەرەکەی گوڵەکان هەڵپێچاوە لە کاتێکە لە سا 50 بۆ لە سا 60 بەرەکەی بەرەمێناوە بووە بە قۆخ یا بۆ بە قەیسی یا بۆ بەڵوژە یا بۆ بە سێو لەو کاتا تۆ ئەبێ دەرمانێکی حەشەری لێبی
لە دوای 9 ڕۆژ هەم دەرمانێکی ئیزافەی بۆکەی لێبی لە دوای 90 ڕۆژ هەم دەرمانێکی ئیسفادە بۆکەی ئیزافە بۆکەی لێوی لەو کاتاناتۆ هەم دارەکە سەلامەتە بێ و هەم میوەکەشی سەلامەتە بێ نەکرم لێ دەتۆ ئەچتە بازار و سێوێکە کڕی یاخود حەزی لە خۆخەبی کڕی ئەڕوانی چاڵێکی تایە جەوێکی دەرکردووە کرمێکی تایە ئەو دەلالت لەوەیە کەوا لە کاتی خۆیان دەرمانە قەتکە ڕەحشرەکانی بۆ بەکارهێناوە ئەگەر ئەو دەرمانانەی بۆ بەکاربێنی هەم میوەکە سەلامەت و جوانە بێ هەم دارەکەش و سەلامەت و دەرەچێت لە حەفا دەرەچێ وشک نابێ. زۆر باشە کاک ئەحمەد ساڵی ڕابردوو بەهۆی وشکە ساڵی و وشکە ساڵی کە هەبوو بەشێک لە نەمامەکان بەشێک لە دارەکان وشک بوون دەگونجێت ئەم دارانە زیندوو ببنەوە هەڵبێنەوە جارێکی دیکە؟ سەوتەکە بچڕا بەڵام ئەوەی تێگەشت بم لێی ئەو نمامانەی کەوا دوێنێ پار ساڵکەوا بەبەوەی وشکە ساڵیەوە وشک بوون ئەوانە هەر باخێک ساڵی ئاو نەخوات بە بۆچوونی من بەوەی کەوا من تەجروبەم لێ هەیە بە 2-3 ساڵ ناتوە سەکەی ئەو باخەشی کەوش بوو بێ ئەگەر هەنار بێ بەڵام هەنار زۆر ئازایە بەڕیشک کە بڕی یەکسەر وەکو خۆی هەڵاداتەوە بەڵام 1-2 ساڵی پێویستە بێ کەوا بێتەوە بەدار و بێتەوە بەدارێکە سەمەر بە. زۆر باشە زۆرێک لە جوتیاران یاخود ئەوانەی کە زۆر ئەزمونیان نییە کاتێک کە نەمامێک دەچێنن ئەو لایلۆنی کە پێوێتی بە لایلۆنەکەەوە دەیچێنن ئایا ئەمە زیان بەرەو نەمامە دەکەوێت کاتێک کە دەیچێنێت لە زەویەکەدا؟ لا ئەبێ 100% لایلۆنەکەی لێ بکەیتەوە لایلۆنەکەی لێ بکەیت گەشەیەکی ڕشی نابێ ئەو 2 کنی بچووکی تا ڕژ لێەوە دەرەچێت هیچ گەشەیەکی ڕشی نابێ ئەبێ لایلۆنەکەی لێ بکەیتەوە هەتا لەکوێ شێوەی متور بەکەی ئەگەر متور ببێ هەتا کوێ متور بێ و ڕشک دیارێ ئەبێ ئەو هەمووی خەیتە چاڵ ئەگەر نەیخەیتە چاڵ و شۆڵ جوان نەپەسێنی و بانی نەدەی لەوە چێ ببێ بەهۆی فەوتانشی. کاک ئەحمەد وەڵا هەر دەربارەی ئەو وشک بوونە ئەم ساڵ لەگەڵ هاتنی بە فرەکە دڵیان بۆ خۆشت بەش ڕەنگە کۆمەڵک دار و درەخت بینوێ بە تایبەت ئەوانەی هەمیشە سەوزن وەکو پرتەقاڵ و لالەنگی و نارنج و ئەمانە هەرچەند لە ناوچەکانی ئێمە باخی لەو شێوە بە فراوانی زۆر کەمە بەڵام هەیە تاکەوتاک داری لە حوشەی ماڵەکەیە هەیە گیری خواردۆ ئێستا نازانێت چی بکە بەفرەکە تەواوی سەرماکە گەڵاکانی با بڵێن ڕەش کردووەتەوە وەکوی وشک بوو بێ ئەوە هیچ زانیارێکت هەیە ئایا ئەم دارانە ئەم گەڵایە تەواو ئەوەرەیە بێت گەڵای نوێ لێباتەوە یاخود دارەکە وشک بوو و ئیتر با بڵێن سەوز نابێتەوە؟ ئێمە جوتیار ئەبێ ئەو ئەزمونەمان هەبێ ئەوێ ئەو تێگەشتەمان هەبێ کەوا داری مزرەمەنیەکان بۆ منتیقەی فێنک و سەرماکان نابێت چونکە ئێمە هەرچەند ئەگەر بمانەوێ باخێ بکەین یاخود حەز بکەین لە بەرماڵەکەی خۆمانە لە دەشتاییە خاص ئیسا لە دەشتایە تۆ بڵێ وەڵام بنویسین لە هەموو جۆرە مزرەمەنیەکانم با 2-3 ساڵی بەخێ بکەی 1 ساڵی ئاوای بۆ بەرکەوت هەمووی وشەکە و گڵاو وشکەکە ئەبێ لە بنەوە هەڵباتەوە جا لە بنیشۆ هەڵیاوە بێگومان نارنج هەڵاتەوە هەموو پرتەقاڵەکە یا سندیەکە یا ترنجەکە یا نارنجەکە یا لیمۆکە یا لالەنگەکە هەمووی ئەبێتەوە بەچی بێتەوە نارنج ئەو کاتە هیچ بە عملی ئێمە نایە چونکە نەگوێز بە عملی شارە زوودی ئێستا من خۆم 30 وێزەمەیە هەمووی وشک بووە و لە خوار هەڵاتەوە ئەبێ بزانین مەملەکەتی گوێز کوێیە مەملەکەتی مزرەمەنی کوێیە مزرەمەنی لە باونور بەرەو کەلار بەرەو کەرمیان ئەوە قەیچێکە باخە مزرەمەنی هەشۆ نەکرێ با بکرێ بەڵام لە منتیقەی شارە زوودی ئێمە و لە منتیقەی کوێسانانە تۆ بۆ جوانی لە حوشە شاینی بەڵێ دیمەنێکی جوانە و هەمیشە سەوزە و میوەیەکی غەریبە لای خۆمان بەڵام ئەوترەوەیە خوای گەورە کەش و هەواکەمان ئێمە ئاوها لەبار نییە بۆی لە ساڵێک ئاواز زخم و سەرمایەک و شەختەیەکمان بۆ نێرێ سەرمایی بە. کاک ئەحمەد ئێستا ئەمساڵ بەهۆی ئەو بەفروبارانی کە باریەوە دەکرێت بڵێن گونجاوترە ئەم جۆرە نەمامانە بچێنین لەم زەویانەدا لەم ناوچانە داواتە جیاوازی دەکرێت کە لەم ساڵدا ئەو بەفروبارانە باریەوە بە جیاواز لە ساڵانی ڕابردوو واتە باشترین نەمامێک یاخود باشترین کشت و کاڵەکە ئەمساڵ بچێنێت چی بێ باشە؟ وڵی بە حکومی منتیقەکەی خۆمان ئەو کشت و کاڵانەی کە کردومان ئەو سەوزەمەنیانە ئەو سەوزاواتانەی کە کردومان هەر بچێن دێ باشە چونکە ئیشەڵا گومانی زۆر باشمانەیە بۆی کەوا زەویەکانمان بازی حەشەری زیان بەخش ئەم بەفر و سەختە و ئەوە لە ناوی بردووە ئیشەڵا زۆر باشە بێ بۆ باخ و دار و درەختەکانمان ئەم جامداری هەنار و ئەمانە بۆ خۆمان بچینی منتیقەکەمان بۆ هەنار زۆر باشە چونکە بمانەوێ نەمانەوێت تازە هەناری هەڵەبجە بۆ بە براندێک لە براندەکان و دەنگیاوەتەوە لە هەموو دنیاانەی لە لای خۆمان و شێوەی جوانە کوالێتی بەرزە تاموچێشێکی هەیە هیچ هەنارێکی منتیقیکە تاموچێژی وا نابەخشێ هیوادارم برا باغدارەکان برا جوتیارەکان کە باقی تازە دانن ڕەچاوی ڕێک و پێک و جادە و ئاو شوێنەکانی بۆ بکەن با سەرێشان توش دەبێ و ڕێکی مامەکان مسافی بینیان و ئەوانە هەموو ئەگەر ناشزانن پرسیار بکەن زۆر چاکر. دەست خۆش بێ کاک ئەحمەد کاتمان زۆر نەماوە بەس بەڕاستی دیسانە شەوە داوای لە بردنەکەین زۆر ڕامانگرتی پرسیارەکەی زۆر جار هاوڵاتیان یا جوتیارانێکن قەڵەمێکیان هەیە بۆ نمونە لە هەناری هەڵەبجە ئیتر بە ناوبانگە لە ئێمە لای بەڕێزت کۆمەڵێک لەو قەڵەمە هەنارانە بن بۆ شارباژێر
هەمانە و هەنارەی کە لەوێ بەرەماتۆ لەوێ بەرهەم نایەتەوە یعنی تەجروبە کراوە کۆمەڵی گرفت دروست بوو ئەمە لە ئەسلوبی ناشنەکەیەتی خاک و ئاو و کەشوهەواکە فەرقەکە یان هەندێک دەڵێن لە ئێرانەوە گێلاسی شیرین مامۆیە لێرە نازانم شتێکی ترش دەرەچێت یا هەڵوشەی بۆ نمونە سوورێنن ڕەش دەرەچێت یان کۆمەڵێک لەو گرفتانە ئەمە لە چێوە سەرچاواگرێت خۆی ئەو هەڵوژە ئەو گێلاسە ئەو شتانەی کەوایەت بۆ لای خۆمان تۆ لە مشتەلەکان و یەت نازانی چ سەرچاوەیەکی یەکی نییە من خۆم وەکو خۆم لە باقی خۆما گێلاسی زەردم چاندووە گێلاسی سوورم چاندووە متوربەم لەسەر کردوون گێلاسەکە کە ڕۆشوم هێنامە لە بەقەی گڵاکەی گێلاسی پێوە بوو بەڵام لە شارە زوری خۆمانە لەسەر هەڵوژە کردومە نەجاحەتی ناوە لەسەر گێلاسە وردەکە پێڵێن هاڵوباڵو ئەو کردومە هە نەجاحەتی ناوە بەڵام لای خۆمان لە شارە زوو لە منتیقەی شارە زوو لای ئێمە گێلاس بەرناگرێ گوڵێکی زۆرەگرێ بەڵام هەڵی ناپێچێ گێلاس بۆ منتیقەی پێنجوێن باشە بۆ منتیقەی شارباژێر باشە بۆ منتیقەی کوێسانانە باشە بۆ لە منتیقەی هەورامان باشە بەڵام ئیتر هەڵوژە ئەوەی کە تۆڵی هەڵوژەی ڕشمێناوە بە سوود دەچوە نەخێرەوە متوربەکەی خراوکراوە هەر متوربەکەی واکراوە یا تۆ بێ ناوکی قەیسی بنە ناوکی قەیسی بنە و ڕۆی کە من متوربە بووە کەم هەر خۆی دەرەچێت لە منتیقی خۆمانە زۆر جوانی دەرەچێت هەڵوژە لەسەر قەیسی دارێکی خۆش و تامێکی خۆش و بەتام و لەزەتێک و دیکۆرێکی زۆر جوانی شەبەخشی کاک ئەحمەد باست لە متوربە کرد پێم وا بێ هێشتا زووە وانە بۆ متوربەکردن ئەبێت درەخت چرۆ بکاتەوە اینجا متوربە دەکرێت ئەگەر قسەیەکت لەسەر متوربەکردن هەبێت متوربە لە دوو وەرزە لای ئێماکرێ پێڵێن لە گەلاوێژیەکرێ لە مانگینەوە کە چوینە مانگیەوە ئیتر زۆر باشە متوربە بکەی لەم کاتانای تۆ لە 10 سانتیمایی بڕی بۆی لە 5 سانتیمە چرۆکەی ئەو دەرەچێت لە بەهاری شاکرێ لە بەهارێشتا کە چرۆ خەریکە ئەتەقێ لەو کاتەشە متوربە دەست پێکرێەوە کرێت زۆر باشە کاک ئەحمەد لەوێ بەدەر لە کارگەی زەیتون لە ناوچەی شارە زوور و هەڵەبجە کارگەیەکی دیکەی دۆشایی تەماتە هەیە ئێمە جارێکی دیکە کە بەڕێبەری ئەو کۆمپانیای ئەو کارگەیەمان میوانداری کردوتی جۆرە تەماتەیەکی تایبەت هەیە کە ئەگەر جوتیاران بیچێنن تەواوی ئەو ناوچەی کە تەماتی لێبێ ئێمە دەیکڕین ئێوە هەوڵتانداوە ئەو جۆرە تەماتەیە کە ئەو کارگەی دەیەوێت ئەو تۆی کە بیکردنەوە بیچێن و بۆی ئێوەژەم سوودمەند بن و ئەو کارگەکەش لەو ناوچەیەدا سوودی هەبێت ئێمە زۆر دڵخۆشین ئەو کارگە لە منتیقەی هەڵەبجە کراوە لە بینی ناحیەی سیروان و محافەزی هەڵەبجە کراوەتەوە بەڵام تا ئیسا نازانم بۆ ناکەویتیش نازانم تەماتەی بۆچی تۆ نانێ و پەخشیکا بەسەر جوتیاران نابیکە و ئەو جوتیارانی کە پەیوەستن بۆی کەوە تەماتە بکەن حەقەن لە بەڕێوەبەراتی کشت و کاڵی هەڵەبجەوە ئاگادار بکرێنەوە ئارزەکانیەکەن بە تەماتە لەو تۆ تەماتەیان بۆ بێنن تەماتەکە نیسا من وەکو خۆم لەگەڵ تەماتەم نەکردووە تەماتەش ناچێنم من خەریکی باخ و باغداری کوولەکە توور سەوزەمەنی ئەمانە خەریکی ئەمەم خەریکی بامی زۆر باشە کاک ئەحمەد گەر لەم بەشی کۆتایی بەرنامەیە ینی بەڕاستی هاتۆزێکیش لە بابەتی نەمامچاندن بین بۆ کشت و کاڵ بە کورتی ئێستاکە لە شارزور پێم وا بێتتر تۆزێک لە تۆوی تر ئەچێنرێ بۆ سەوزەوات و پیازی تەڕ و ئەمانە ئەوێ بۆچی گونجاوە گەر سەرنجێک و قسەیەکت هەبێت لەسەر ئەو بابەتانەش ئەو بەروبوومانەی کە بۆ ئەم وەرزە بەدواوە کرێ بچێنرێن و بەرهەمێکی باشیان هەبێت ئێستا حالیان لەم وەرزە پیازی تۆڕە چاکە بیچێنیت ئەرزەکە بۆ خۆشکردبێ ڕێک و بێکردبێ کاتی پیاز چاندنە و ئەوەشی کەوا لە بەیتی پلاسیکیا کشت و کاڵەکە سەوزەکە تەماتەکە باینجانەکە ئێستا حالیان خەریکی ئەوەن کیستێکن کە کیسەکانیان تێکرد ماوەیەکی کەم کە زانیان سەرماکزەکات تۆکانی تیانن تۆکان حازرەکەن تۆی کوولەکانن تۆی تەماتەنن باینجانن خەریکی ئەو تۆنانە و لە بەیتەکانە شەتڵەکانیان بەرهەمبێنن بۆ کاتی خۆی کە چوینە دەیسێ و 15 و 23 بیچێن زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز کاک ئەحمەد فەتاح جوتیاری نمونەیی زۆر سپاس دەکەین زۆر ڕامانگرتی ماندوومان کردی سپاس کە میوانی بەرنامەکەمان بووین بەڵایزان بە هیوایەوەی هەموو ئەو ئازیزانەی کە باخیان هەیە بە شێوازێکی باش ڕێنمایەکان جێبەجێ بکەن و ڕێژەیەکی زۆریش هاوڵاتیان لە شارەکان پێیان خۆشە نەمام بچێنن کەواتێسە کاتێتی بتوانن چاڵێکی باش هەڵکەنن و خۆڵەکەی دەروبەری ڕێگی نەمامەکە ڕیشاڵەکانی خۆڵێکی نەرم بێ بۆی نەمامەکە بە جوانی خۆی بگرێ بە هیوایەوەی نیشتیمان هەر سەوز و ئاوەدان بێ ئەو دارانەشی وشک بوون سەوز ببنەوە دەستی کاک فەتاحیش خۆش بێ زۆر ڕامانگرت دیارەکە شۆواکەشی خۆش بوو دانیان لەوێ قەینا خۆرتاوێکی خۆش بوو بە هیوایەوەی ئەم خۆرەتاوەژە ئەوەی گڕوتینێکی باش بە زەوی کوردستان بدا و دەستپێکی وەرزێکی باشی نەمامچاندن بێ و سۆزبوونەوەی نیشتیمان بێت بەڵازان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە. خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە. چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود. کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت. بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقیب بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقیب بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمەی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لێ عیزان، وەک سەرەتاش ئاماژەمان پێکرد ئەمڕۆ گرنگی زۆر دەدەین بە بابەتی لایەنێکی زانستی، ئەویش باسکردنە لە سوود وەرگرتن لە دەستنووس و بەڵگەنامە فۆنەکان بۆ ڕۆشنبوونەوەی مێژووی کورد. دیارە ئەمڕۆ لە شاری سلێمانی یەکەمین کۆنفرانسی نێودەوڵەتی مێژووی کورد لە سەرچاو و بەڵگەنامە نووسراوەکانە هەیە. سەرەتا دەچینە لای هاوکارمان ڕامیار لەوەیە کۆمەڵێک زانیاری ڕۆژمان بۆ گوازێتەوە، دواتریش لەو بارەیەوە تەوەرمان دەبێت. ڕامیار سڵاوت لێبێ و ئەم کاتت باش، زانیاریەکانمان گەر بۆ بگوازیتەوە. بەڵێ شوان بەیانی ئێوە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامیش باش دیارە لە هۆڵی کۆنفرانسی سوێر ئیسماعیل بێشەچی لە شاری سلێمانی لە زانکۆی سلێمانی دیارە کەمێکی دیکە و کۆنفرانسە دەست پێ دەکات. ئەمە یەکەمین کۆنفرانسی مێژوویە تایبەت بە دەستنووس و بەڵگەنامە مێژوویەکان تایبەت بە مێژووی گەلی کورد لێرە بەڕێوە دەچێت. کاتژمێردا کۆنفرانسەکە دەست پێ دەکات بە بەشداری بەشێک لە توێژەران و مامۆسانی زانکۆ و کەساتیەکان بەشداری دەکەن. دیارە ئەمڕۆ کۆمەڵێک توێژینەوەی نوێ پێشکەش دەکرێت کە لەلایەن شارەزان پسپۆرانەوە هەڵدەسەنگێن. ئەو توێژینەوەی کە دەخرێنە ڕوو هەنێ مەرجی تایە، مەرجەکان یەکێک لەوانەوەیە کە پێشە لە هیچ گۆڤارێکدا بڵاو نەکرابێتەوە، ینی توێژینەوەکە تازە بێت. لە هەمان کاتدا ئەو توێژینەوەی دوجار لە گۆڤاری سلێمانی بڵاو دەکرێتەوە، لە ئەو گۆڤاری کە بڵاو دەکرێتەوە لەگەڵ ئەو توێژینەوەی کە هەیە دەخێنە دوو توێی کتێبێک دواتر لە گۆڤارێکی وەرزیە کە گۆڤاری وەرزی زانکۆی سلێمانی و زانکۆی جیهانە. ئەلبەتە و کۆنفرانسی کە بەشی نێوان زانکۆی سلێمانی و زانکۆی جیهانە لە هەردوو گۆڤارەکە بڵاو دەبێتەوە. جگەلەوە ئەو بەڵگەنامانی کە پێشکەش کراون لەلایەن کەسانی شارەزا و ئەوانەی کە کاری دەستنووسیەکەن، ئەمڕۆ لە ئەم تابلۆیانەی کە هاوکارم پیشانی بات بەشێک لە تابلۆکان، ئەو تابلۆیانەی کە لێرە دەبیندرێن سەرجەمیان بارکۆدیان لەسرە، هەر کاتە بتەوێت مەسەڵەن شارەزایی لەسەر ئەم دەستنووسانە هەبێت بزانی دەستنووسەکان چین، سکانی ئەو بارکۆدانە دەکەیت و سەرجەم ئەو دەستنووسانی کە لێرن دەستنووسی مێژوین و ماونەتەوە دەتوانیت لە ڕێگەی مۆبایلەکەتەوە بگەی بە ناوڕۆکی دەستنووسەکان. جگە لەوەش ینی کۆمەڵێک بابەتی دیکە هەیە، کۆمەڵێک تەوەری دیکە هەیە لە کۆنفرانسەکە کە باز دەکرێت. ینی یەکێک لە ئامانجەکانی کۆنفرانسەکە بەپێی ئەو کارنامەی کە هەیە ئەوەیە کە هەوڵدان بۆ بنیانانی ئەرشیڤێکی نیشتیمانی و دوورخستنەوەی دەرخستنی ڕۆڵی ئەرشیڤ لە پاراستنی بەڵگەنامەکان. لە هەمان کاتدا یەکێکی دیکە لە ئامانجە سەرەکیەکانی کۆنفرانسەکە ئەوەیە شوان کە ئیدی کاگنۆزادیش بەردەوام
ڕێنماییمەکە لەبەر خۆرەکە نازانین چی بکەین. یەکێکی دیکە لە ئاماجەکانی کۆنفرانسەوەیە کە بەردەوام نەتەوەکانی دیکە مێژووی کوردیان گێڕاوەتەوە دەیانەوێت ئەم بابەتە لەژێر دەستی وڵاتانی دراوسێت دەربێنن کەسانی شارەزا و پسپۆر لە دەستنووسی مێژووی کووردا ئەم ئەرکە بگرنە ئەستۆوە مێژوو دەستنووسی کوردی بپارێزن. من میوانێکم لەگەڵا دەبێت دکتۆر ئەژی چەند پرسیارێکی لێ دەکەم لەسەر کۆنفرانسەکە لیژنەی ئامادەکارە. ئوستاز سڵاو لێبێت. سوپاس مەمنونم. دەمەوێت پێم بڵێ ینی کۆنفرانسەکە ئەمڕۆ بەردەوامە بێت چی تیا باسەکرێت گرنگی کۆنفرانسەکە لە چیە؟ لە ڕاستی دەرەوەکو بەنامەی کارەکەتان لایەت کۆنفرانسەکە دەبێت چەند دقیقەی دەست پێ بکات سەرتا کوردی سپیکەرە دەست پێکات دواتر کۆمەڵە وتار لایەن سەرۆکی زانکۆی سلێمانی سەرۆکی زانکۆی جیهان بەڕێوەبەری ناوەندی کوردستان بۆ دۆکومنت و لە کۆڵنەوەی ئاکادمی بەڕێوە چێت و دواتر ڕێسە وەرەگرێت و ئەتە بەپێی ئەو بەنامەی کاری کە داماناوە توێژینەکان پێشکەشەکە لەگەڵ توێژەرەکان. توێژینەوەکان چەند توێژینەوەی کە بەشدارە ئەمڕۆ لە کۆنفرانسەکە توێژینەوەی یا دەستنووسیشە ینی دەستنووس وەکو توێژینەوەی حساب کراوە یا هەروەک ناونشانەکەی دیارە ئەم توێژینەوانە زۆتر پێشبەستووە بە دوو سەرچاوی سەرەکی کە بەڵگەنامە و دەستنووسە. ئێمە توێژینەوەکەمان بگەشتی 29 توێژینەوەن جا لە هەندێک وتارە شرکە پێشکەش دەکرێن 8 پانێلمان بۆ دیاری کراوە زۆربەی پانێلەکان سێ توێژە توێژنەکانی خۆیان دەخەنەرو بەشێکیان چوار توێژە بەڕێوە بەردەبن وەت لە ماوەی دوو ڕۆژەکەی و بەم شێوازەکە لە بەنامەی کارەکە هەر بە کوتی پێم بڵێ گرنگی ئەم کۆنفرانسە لە چیە ینی بەشێک لە کارنامەکەەوەی کە زۆر سەرنجی منی ڕاکێشاوەیە کە ئاڵێ ئەو گێڕانەوەی هەبووە لە مێژووی کوردیدا دەمانەوێت ینی یەکێک لە ئامانجەکانی ئەوەیە ئەم گێڕانەوانە لە ژێر دەستی هەژمونی وڵاتانی دراوسێت دەربهێنرێت واتە خۆمان مێژوی خۆمان بگێڕینەوە ئەو کەم کوریانی هەبووە لە مێژوو ڕاست بکرێنەوە ئەمە چۆن شوێنی ڕاستی ئێمە چەند ساڵێک کە بەڕاستی زۆر نابێت کە توێژەرەی کوردەکانمان دەستان گەشتەوە بە بەڵگەنامەکان بەتایبەتی بەڵگەنە ئەو بەڵگەنامانەی کە لە وڵاتانی وەکو ئێران و تورکیا و عێراق و خۆمان و بۆ نمونە ئەرمینیاکەم توێژینەوەیەکمان لە وڵاتی ئەرمینیاشە هەیە ئێمە تا ساڵانێکی زۆر دەستمان بەم بەڵگەنامانە ناگەشت ئەو مێژووی کە دەنووسرایەوە لەلایەن توێژەرانی ئەم وڵاتانەوە توێژینەوەی بوو نووسنەوەیەکی مێژوو بوو بۆ شێوازی کە ئەوان ئیشان لەسەر دەکرد خۆشبەختانە لەم چەند ساڵدا تو بە تایبەتی ئەو دوای ئەوەی کە بەشێک لە خوێندکارانمان لەم وڵاتانە دەستیان خوێنی کردووە و گەڕان و تۆتوانین دەستیان بەم بەڵگەنامانە بکات تاتوانین لە دیدی خۆمان ئەم بەڵگەنامە خۆمان بتوانین بەپێ ئەو بەڵگەنامانەیە کە لە دەستمانە ئەو دەستنووسانێک کە لە دەستمانە مێژووی خۆمان جایەکتر بنووسین ئەو بۆ مانای نایە کە ئەم مێژوێ بنووسین کە بە قازانجی خۆمان هەبێت بەڵکو مێژوێ بێک ئەم جاریان بتوانین بێلایەنانە و دوو لە دەمارگیریەک بتوانین مێژوێک بۆ شێوازە بنووسین و کە ڕاستی ڕوویداوە گرنگی ئەم کۆنفرانسش ڕاستەکە هەر لەوەدایە کە ئێمە بتوانین لە ڕێگەم کۆنفرانسەوە کۆمەڵێک توێژنەوە کە پشت بەستووە بە بەڵگەنامە دەستون بخێنێرەوە توێژەرەکانمان یەکتری ببینین ئەو بەڵگەنامە دەستنووسانی نەوە یەکتری ئاڵگۆڕ بکەین بنەمایەک بێ بۆ کاری هاوبەش لە نێوان یەکتریدا. زۆر سپاس مەمنونم. شوان ینی کۆتایی ئەو بابەتە بەوە دەێنم کە بابەتە زانستیەکەی لا نەزانستیەکەی بۆ یەکێک لە دکتۆرەکان جێدەهێڵم دوای ئەوە قسە لەسەر بابەتە دەکات لا نەزانستیەکەی و شارەزایەکی باشی هەیە لە مەسەلەی دەستنووس و مێژووە دواتر ئەم قسەی لەسەرەکات. بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان ڕامیار عوسمان لە شاری سلێمانی سپاس بۆ ڕوونکردنەوە زانێرەکانت دەستت خۆش بێ ماندوو نەبیت. بەڵازان و خۆشەویستان لە کەرکووک پێشانگایەکی کولتوری کوردی کراوەتەوە پێکەوە بینەری و پێشانگای بزانین بابەتەکانی چین لەو پێشانگایە داوە شتێکی کوردەواری و کوردی تێدایە بینەری دەبین.
خوشکانی کەرکک دەستگای نووری حکمە ئامانجمان لەم کردنەوەی پێشانگایە ئەوە بوو کە زیاتر کۆمەلگاکەمان دڵخۆش بکەین و قوتابیانی دەستگاکەمان دڵخۆش بکەین. ئێمە وەکو ئەوەی کە بەشداریمان کردووە لەگەڵ خوشکانی دەستگای لقەکانی دیکەیە بە شێوازێکی جیاواز و خواردنی جۆراوجۆر وەکو خواردنی کوردەواری و شتی سروشتی و هەندێک ئەشیای دەستی و بۆ شێوازە ئامادەمان کردووە کە هاتوونێ لێرانە بۆی هەم سوودێک بۆ کۆمەلگاکەمان بگەێنین و هەمش ئامانجمان لەکردنەوەکەی ئەوەیە کە ئەوانی بەرامبەرمان دڵخۆش بکەین. خۆشحاڵ بووم کە من ئەمڕۆ لەم پێشانگایە کە شتێکی کوردەواری و شتی کوردەواریمانێنەوە بەشداریم کردووە. ئێمە بەشداریمان کردو بە چەند شتێک لەوانە کاری دەستی چنینمان کردووە کە لە ئێستا بەڕاستی چنینی کوردەواری شتی کوردەواری زۆر کەم بۆتەوە. ئێمە زیاتر فێری شتی بیانی بووینە شتی بیانی ئەکڕین بەڵام دوورین لە شتی کوردەواری خۆمان کە شتی کوردەواری خۆمان شتی جوانی تایە شتی بەنرخ و باشی تایە. ئێستا ئەگەر بێت سێری ئەمانە بکەین ئەبینین چەنەها شتی جوانی مناڵی تایە شتی سەرشانی ئافرەتی تایە. کوردەوارەکەمان جاران هەمووی سەرجل کوردەکە کۆڵوانێکی لەسەر بوو بۆ مناڵەکە بە زۆری بە شتی شاڵ و شتی سوف دەسەکرا بەڵام ئێستا حاڵی ئێمە نەخێر هاتوونە زیاتر شتی دەرەوەکرین شتی بیانی ئەکرین. من ئێستا بەشداریم کردو بە شتی چنین و شتی کوردەواری حەزم کرا ئەم شتە بسەلمێنین کە ئێمەی کوردیش ئەتوانین شت بکەین و ئەتوانین پشت بە خۆمان ببەستین تەنها پشت بە شتی دەرەوە نەبەستین و شتی دەرەوە بەکار نێنین. بۆیە من ئیمڕۆ بەشداریم کردو بە دروستکردنی شت چنین. ئاشی قەدیمە گەنمە کوتاو و سڵق و نۆک و تورشی قەدیم خۆمان ئێستا بەشداریم کردووە لەم هینەیە لەم بەرنامەیە. زۆر دڵخۆشم لەگەڵ خوشک و براکان لەگەڵ کوڕەکانم کچەکانم قڕۆ بووینە بە قوربانە. وەڵڵاهی بەعزان کەسێ نایخوا بەڵێ بە قەدیمەکان ئێستاش حەزیان لێیە ئەگە بۆیان حازر بکەی خۆن بەڵێ حەزیان لێیە بە تورشەوە زۆر غەریبە بۆ ڕۆژی سەرماش زۆر خۆشە. بە بەرهەمی خۆماڵی بەشداریمان کردو بوون نە بادەم گوێز ڕەشکە کە بە ئەمێرێک ئەکین بەڕۆن بۆ بە دڵنیایەوە چەندەها سوودی زۆری هەیە یاخود ئێمە هەنگوینی سروشتیمانەیە کە لە شاخەکان یاریمی کوردستانەوە بە دڵنیا بۆمان دێت جاهی شاخ بێ هی ناودار بێ واروەها ڕۆژکە و ئام شتانە و هەروەها ئەوانی کە زیاتر کە بەشداریان کردووە ئەوانن کە بوونە بەهرەیەکیان هەیە لە جالەکابانی بێت لە دەسڕانگینی بێت لە هەر شتێکی کە بێ هەیە بە خواردن بەشداری کردووە و هەشە بە وێنە و شتی دەست کرد و تەنانەت بوون و کتێبیش بەشداریان کردووە کە ئەمە سوودێکە بۆ کەسانی کە سەردانیەکەن بە دڵنیاییەوە و هاندانێکە بۆ ئەوانی کە بوونە بەهرەیەکیانێ لێرە و بتوانن چۆن بڵێ هاندانێک بێ بۆیان پەرە بە بەهرەکەیان دەن بووی هەر ئاهەنگێک بوو شێوازە چۆن بڵێ ڕێک خرا ئەوانیش بەشداری بکەن و تێیدا بەهرەکانی خۆیان پیشاندن و سوود بە دەوروبەر و ئەو کەسانە بگەن کە سەردانیانەکەن. بەشداریم کردووە لەم پێشانگایە لە پێشانگای نۆڕ حکمە بەشداریمان کردووە کە چەندی کاری دەستی و دەرمانی گیایی و خواردنی زۆراوزۆریان هێنا بوو و خۆشم بەکاری دەستی بەژاریم تێدا کرد بەڕاستی پێشانگایەکی جوان بوو هەوڵە دەین جاری دیکە بەژاری تیا بکەینەوە بەردەوام بێنێ. بەڕاستی فرانکردنی ئەم جۆر پێشانگایانە گرینگە بۆ هاندانی خەڵکی بۆ هاتن بۆم جۆرە سنتەرانە وەرە بەژاریکردنیان هەروایسە لە کاتی پشووە هەر وەک جۆگۆڕینێک بخۆیان باشترە بێن بۆ ئێرەیان وەک هاندانێک بۆی بێن بۆ دەورێکی قورئانی هەم فێربوون لەو بوارەدا و هەم تێکەڵبوونێکی کۆمەڵایەتی ڕوودەدا لە ناوێن.
دووبارە سڵاتان لەوێ ئایزان لە بەشی دووهەمی بەرنامەکەماندا زیاتر دەربارەی مێژووی کورد و هەروەها گرنگی دەستنووس و بەڵگەنامە مێژوویەکان لە کۆنفرانسی یەکەمین کۆنفرانسی نێودەوڵەتی مێژووی کورد لە سلێمانی میوانداری زۆر بەڕێز ئوستاد عەبدولمەجید سانی حەیدەریمان کردووە کە ئوستاد عەبدولمەجید سڵاوت لێبێ سپاس بۆ ئەم دەرفەتە گەر لەوە دەست پێ بکەم زۆر جار ئێستا بینەران ڕەنگە نەزانن بە دیاریکراوی بەچی دەوترێت دەستنووس مەبەستمان لە بەڵگەنامە مێژووی و دەستنووسەکان چییە؟ زۆر سوپاس ئەوڕۆ ئێمە وەکو ڕێکخراوی حەیدەری بۆ توێژینەوە و کەلەپور بەشداریمان کرد لە کۆنفرانسی نێودەوڵەتی دەستنووس. دەستنووس چییە؟ پێناسەکی دەستنووس بکەین ئەو زانایانەی کە لە کۆنەوە کتێبیان نووسیوە وەکو بنەماڵەی زیاتر حەیدەریەکان و بنەماڵەی مەردۆخیەکان و بنەماڵەی مزوری و بنەماڵی موفتیەکانی هەولێر کە کتێبێکی زۆریان تەئەلیف کردووە بە تایبەتی حەیدەریەکان. ئێستا ئەم کتێبانە لە شوێنان لە وڵاتان پارێزراون و کاتی خۆی کە حەملیان بۆ کردووە هەمویان کۆ کردوتەوە وەکو سەدام حوسێن کە ساڵی 1970 چەندین دەستنووسی زانیانی کوردی لە کوردستانەوە برد لە بەغدا پاراستی و دەستنووسخانەکەش ناوی لێنا دارالمەختوتات لی سەدام. جا ئەم دەستنووسانە کە ئێستا پارێزراون زۆربەی زۆریان تا ئێستا چاپ نەکراون. ئەم کۆنفرانسەی ئەمڕۆ ئێمە بەستومانە لە زامی ئەی سولێمانی بۆ ئەوەیە کەوا هەر یەک لە دکتۆرێک لە ئوستازێک پرۆفیسۆرێک بێ ئەم دەستنووسە بێنی ساغی بکاتەوە تحقیقی بکاتن بۆ ئەوەی بە بینەرانی ئاشنا بکاتن. زۆر باش بۆ ئەوەی بزانی نەوەی نوێ بزانیتن کەوا چ ئەرشیفێک و چ عیلم و معریفەتێک هەبووە لە ڕابردوو. زۆر باش مامۆستا گرنگی و ئەهمیەتی ئەم جۆرە پێشانگایانە خۆی لە چیدا دەبینێتەوە تا چەند گرنگە خوێندکارانی زانکۆ بە تایبەتی تر مامۆستایانی تر لە زانکۆکاندا ئاشنا بن بەم جۆرە بابەتانە و بەم جۆرە پێشانگایانە واتە لەم کۆنفرانسەدا ئەو گرنگیانە چین کە پێویستە هەموو لایەک پێی سوودمەند بن. وەڵاهی گرنگی ئەم کۆنفرانسە پێویستە هەموو قوتابیەکان ئەوانەی ماجستێر و دکتۆرا بتوانن بڕوانامەکەی ماجستێریانیان دکتۆرەکەیان لەمە دووە لەسەر دەستنووسەکانی زانیانی کورد بێتن. ئەم کۆنفرانسەش هاندانە بۆ ئەوەی کەوا قوتابیەکان زیاتر هەوڵ بدەن ماجستێر و دکتۆرەکەیان تێزی نامەکەیان لەسەر ئەم جۆرە کتێبانە بیتن کە کتێبێکی گەلێک زۆرمان هەیە پارێزراون لە دەرەوەی وڵات بە تایبەتی لە بەغدا لە ئەستەمبۆل لە ئەمریکا لە هەموو وڵاتان زۆربەی وڵاتان کتێبی کورد پارێزراوە. مامۆستا عەبدولمەجید ئەم کتێبانە ئەم دەستنووسانە مەختوتانە کە با بڵێن نووسەرەکانیان کاتبەکانیان کورد بوون بەڵام ناوەڕۆکەکانیان باز لە چی دەکا باسی مێژووی کوردی تێدا یاخود ڕووداوەکانی ڕۆژگاریان تێدا نووسراوە بە چ زمانێک نووسراون یان بە چەند جۆر لە زمان ئێمە مەختوتەمان هەیە کە پەیوەندیدار بێ بە کوردەوە هی زانایانی کورد بێ یا خۆت هی کەسانی تر بێ بەڵام پەیوەندیدار بێ بە کوردستانەوە. من ئەوەی کارم کردووە لەسەر بنەماڵەکەی خۆم زۆربەی لەسەر بنەماڵەکەی خۆم و بنەماڵەکانی تریش بەڵام باسی زانیانی حەیدەریت لە بۆ بکەم کتابەکانیان بریتین لە فەلسەفە علمی تەفسیر طب بەلاغا نەحوو سەرف قەواعید هەتا بە کوردیشیان هەن بەڵێ بە کوردی یەک لەوان مەلا ئەحمەدی یەکەمی کوڕی حەیدەری یەکەم شعرێکی هەیە بە کوردی لە کۆتایی کتابەکەی دەرێ تمت في سنة ألف في سارداف وقت قرآن ذكر بالاف نعم الموضع إلي الراف وليلة أحمد بيقاف سنديك وفدان داف قد يك نديد بچاف أم شعر صالي 1666 كوتي نسراوتوا واتا أو بكردي هروها بعربي بفارسي
بە فارسیشیان نووسیوە 300 پێش ئێستا. یەک لەوانە مەلا ئەحمەدی کوڕی عەبدوڵڵای حەیدەری شعرێکی هەیە بە فارسی دەڵێ تەمەت شعرەکە فارسیە دەرێ بە سوورەت گەرچ بینی جشم و جانم بە حەمدیللا کە خاک ماوەرانم بە سوورەت گەرچ بینی شتەنی ما لێکون ماوەران مەسکەن ما ئەگەر بنشتم پڕتەختی شاهی بخاک ماوەرانم من مباهی واتە ئەمن هەر شانازی لەو شعرەی مەبەستی ئەوەیە واتە من شانازی بە ئاو هەوا و خاچی ماوەران دەکەم چونکە کانگای علم و معریفەت و سەقافەت بووە کتێبێکی گەلێک زۆری لێ نووسراوەتەوە لێ تەعلیف کراوە لێدانراوە زانای گەلێک زۆری لێ پەروەردە کراون و نادراون بۆ دەرەوە. زۆر باشە مامۆستا عەبدولمەجید ئەم کۆنفرانسی کە ئێوە بەستوتانە لە زانکۆی سلێمانی دەمێ بزانم پارچەکانی دیکە دەستنووس و مێژووی پارچەکانی دیکەی کوردستانی تێدایە یا تەنها ناوچەیەکە و تایبەتە بە باشووری کوردستان؟ بەڵێ لە ڕۆژهەڵات هاتوون لە ئێران برادرانی سنا سەقز مەهاباد لێکۆڵەری زۆر بەتوانە هەن ئێستا وەکو دکتۆر نەوەی نەقشبەندی و مامۆستا ئیرەز موڕادی کە دە 12 دەستنووسی خەریکە بە چاپی گەیاندووە مامۆستا سەباح مامۆستا حەکیم زادا ئەوانە هەموویان لە بواری دەستنووس ئیش دەکەن و کاری زۆر گرنگیان کردووە لە بیریش نەکەین لە کوردستانی خۆمان بەڕێز مامۆستای گەورە مامۆستا محەممەد عەلی قەرەداغی کە 5 ساڵ لە دەستنووسخانەی بەغدا کاری کردووە ئێمە ئیسیفادەی زۆرمان لە ئەو کردووە دەستنووسێکی گەلێک زۆری بە ئێمە ناسراندووە بنەماڵی مەردۆخی بنەماڵی حەیدەری و بنەماڵی نەقشبەندیەکان هەموو زانیانی کورد هەروەها لە هەولێریش دکتۆر نامیق ئیسماعیل کار دەکە مامۆستا مەلا عەسامەددین کە ئێستا مەخطوطاتێکی زۆری هەیە ئیش لەسەر مەخطوطاتەکان دەکات دکتۆر لوقمان بەحرکەیی ئەویش کاری لەسەر کردووە هەروەها منیش خۆم ماوەی 12 ساڵە کار لەسەر دەستنووسی زانیانی کوردەکەم چەند دەستنووسم داون بە قوتابیانی ماجستێر و دکتۆرا لەوانە محاکەماتی ئەحمەدی کوڕی حەیدەری کە 400 پێش ئێستا نووسراوەتەوە کتابەکی عەقیدەیە فەلسەفەیە دام بە قوتابیانی ماجستێر ماستێرەکەوە هەروەها ئێستا دەستخۆش یانی ئەمانە گرنگە بەس بە شێوازێکی ستاندارد باس بکەین بە شێوازێکی گشتی باسکەین بۆ نمونە ئێستا کۆمەڵێک لێکۆڵەر لە خوێندنی باڵا لە ماجستێر لە دکتۆرا یاخود با بڵێن خوێندکارانی خۆناغی بە کالۆریۆس دەیانەوێت مەسەن ئاشنا بن بە دەستنووسەکان هێشتا لە کوردستان یان ئەم کۆنفرانسای کرێ ببێت بە دەواازەیەک بۆی ئێمە ئیتر ئاسانتر دەستمامگا بە دەستنووسەکان یاخود شارەزابین بە دەستنووسەکان کێ دەستنووسی مێژووی لایە کێ دەستنووسی با بڵێن مێژووی ناوەڕۆک فەلسەفی ناوەڕۆک کۆمەڵناسی ناوەڕۆک جوگرافی کوچکۆ بەشێک لەوان لەو دەستنووسانە وەکو باست کرد تەنانەت فقی و طوبیشی تێدایە چی بکرێ بۆی لێکۆڵانە بتوانن بە ئاسانی دەستیان بگاتە ئەم دەستنووسانە ئاشنا بن پێیان ئەمە ئەبێ ئوستازەکانی جامیعە مامۆستایەکان کەمتەر خەم نەبن هەروەکو گوتم لەمە دووە بتوانن قوتابیەکانی کۆلێژ ئەوانەی ماجستێر دکتۆرا چیدی یعنی لەمە دووە هەوڵ بدەن لەسەر دەستنووسی کورد کار بکەن بڕوانامەکەیان لەسەر ئەوە بێ ئەوە زیاتر مامۆستایەکان مشریفەکان دکتۆرەکان دەتوانن ئەمە بکەن من خۆم بە جامیعەی سەلاحەددین پێم گوتووە و ئێستاش 12 تەڵەبەم هەن لە کۆلێژی زانستە ئیسلامیەکان کولێ شەریعەی هەولێر هەروەها ئەم ساڵ بە تایبەتی ئەم ساڵ ئوستازەکانی کۆلێژی شەریعە و دکتۆر عوسمان و دکتۆر جەمیل و ئەمانە ئێستا زیاتر کار دەکەن لەسەر دەستنووس هەوڵیان داوە لەمە دووە دەستنووس بێتە مەیدان کار لەسەر دەستنووس بکرێ بڕوانامەکە لەسەر دەستنووس بێتەوە چونکە بەڕاستی عینوان ناونیشان نەماوە برێ ئەتو ئێستا بۆ نمونە برێ لەسەر خەمر بنووسم دەیان تەلیفات دەیان مازتەی لەسەر خەمر هاتووە بەڵام لەمە دوات چی بکەین کەوا شتێک دووبارە نەبێتن پێویستە ئێمە دەستنووسی زانیانی کورد تحقیق بکرێ و ساکارەکە لەمەیە چۆن بگەینە دەستنووسەکان واتە ئەگەر ناوەندێکی ئەرشیف نەبێ بۆ نمونە ئێستا من دەمەوێت لە کۆڵینەوەی بکەم لەسەر با بڵێن مێژووی
کوردستان لە سەدەکانی ناوەڕاست چۆن دەستم بگاتە ئەم دەستنووسانە کە نووسەرانی کورد کاتیبانی کورد زانایانی کورد لەو چەند فترەیە لەو چەند ساڵەیە شتیان نووسیوە یعنی گەیشتن بە دەستنووسەکان تۆزێک ئاسانیە بەتایبەت ڕەنگە بەشێکیان لە دەرەوەی وڵات بن یان ئێستا هێنرا بێتنەوە لە کوێن یان چی بکرێ بۆی ئاشنابین بگەینە دەستنووسەکان. پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ماڵێکی دەستنووس بکاتەوە لە پایتەخت لە هەولێر حکوومەت زۆر کەم تەرخەمە بەرامبەر بە ئەرشیف و دەستنووسی زانیانی کورد ئێستا ئەوەی کار دەکا لە هەولێر وەکو گوتم بەعزێک لە ئوستازەکانن وەکو مامۆستا مەلا ئەسامەدین لە ناو ماڵی خۆی ماڵی مەختوتاتی کردوتەوە دکتۆر هێمن خەریکە من دکتۆر ئیسماعیل دکتۆر نامیق ئیسماعیل دکتۆر لوقمان ئەمانە لە ماڵەوە هەوڵیان داوە مەختوتات کۆ بکەنەوە بەڵام پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ماڵێک بۆ دەستنووس بکاتەوە بۆ ئەوەی لەمە دووە شوێنێک هەبێتن کە قوتابیان بچن لەم شوێنە دەستنووس بێن و ساغی بکەنەوە تا ئێستا لە کوردستان ئەم شتە نییە یعنی مەسیحیەکان لە هەولێر لە عنکاوە ماڵی دەستنووسیان هەیە دەکرێت هەرێمەکی گەورە و گران دەستنووسخانەی نەبێتن بەداخەوە زۆر باشە کاتە ئەمڕۆ ئەم کۆنفرانسە ئەوەندە با بڵێن ئەوەندە لەو دەستنووسانە چاپ کراون لەلایەن لێکۆڵەرانەوە خراونەتە بەر شیکردنەوە و ڕێککردنەوە و شرۆڤەکردن کە بەشێک لە دەستنووسەکان بەلایانی کەمەوە دەستنووسی 50 زانە 20 زانە 10 زانە دە مەختوتاتی کۆن چاپ کرابێ بە فۆرمێکی نوێەوە بۆی هەم دەستنووسەکە هەبێ هەم زانیارەکانی نوێی تایپ کرابێتەوە نووسرابێت دەستمان پێ بگا یعنی ئەم کۆنفرانسانە دەوریان دەبێت لەم جۆرە لە کۆنفرانس بە بەردەوامی هەبن ئەکرێ بەرەبرە دەستنووسەکانی تر بێنەوە مەیدانی زانست و لێکۆڵینەوە. ئەم کۆنفرانسانە دەوری باڵایان هەیە بۆ لێکۆڵینەوەی دەستنووس پێویستە هەموو ساڵێک هەموو جامیعەکان جامی هەولێر سولێمانی دهۆک ئاکرێ بتوانن کۆنفرانسی دەستنووس ڕێک بێخن بە تایبەتی لە هەولێر تا ئێستا بەڕاستی کۆنفرانس ڕێک نەخراوە لەسەر دەستنووس پێشم گوتن من ئامادەم کەوا لەسەر بنەماڵەی حەیدەری ئەگەر ئەوان بتوانن هەولێر جامیعەی سەلاحەدین کۆنفرانسێک ڕێ بێخن ئەو پەڕی یارمەتیان دەدەم من دەستنووسم دۆزیوەتەوە بەسی ئەم بنەماڵە لە ئەمریکا لە بەغدا لە ئێران لە تورکیا لە حیجاز لە سعودیا دەستنووسی گەلێک زۆریان هەن ئەگەر دە کۆنفرانسیش بکرێت لەسەر ئەم بنەماڵە تەواو نابێ ئەگەر تەنها یەک زاناش وەربگرین 5 کۆنفرانسی دەوێتن بە تایبەتی بە تەنیا ئیبراهیم فەسی حەیدەری 70 دەستنووسی هەیە دەتوانین 5 کۆنفرانسی لەسەر بکرێت هێشتا تەواو نابیتن بەڵێ ئەم کۆنفرانسانە دەوری باڵایان هەیە بۆ ئاشنابوون بە دەستنووسی زانایانی کورد. زۆر باشە مامۆستا عەبدولمەجید ئەو دەستنووسانەی کە خۆش ئاماژت پێکرد خۆت توانیتە لە تورکیا و لە ئێران و لە چەند وڵاتێکی دیکە و دەستنووس و بەڵگانە بگەڕێنیتەوە چی دیکە بکرێ بۆی کە ئەو دەستنووس و بەڵگانەی کە لە دەرەوەن بە شێوازە لە شێوازەکان بگەڕێنەوە نێوەرێمی کوردستان تاوەکو مامۆستایانی زانکۆ قوتابیان سوودی لێ وەربگرن و دەمەوێت ئاماژەش بۆ بکەی بزانم کۆنترین دەستنووسێک کە لەو کۆنفرانسەدا ئارستان کرد بێ چییە و ئەگەر باسێکی وەشمان هەر بۆ بکەیت. ئەبێ حکوومەت هاری کار بێ حکوومەت ئەم دەستنووسانەی زانیانی کورد ڕاستە ئەوان ئەسلەکەی نادەنەوە وەکو تورکیا ئەستەمبۆل بەغدا بەڵام دەتوانین بە کۆپی پێست بە ئستساخ بێنینەوە بە سەرێکی گونجاو حکوومەت پێویستە هان بداتن من بەخۆم ئامادەم لە وڵاتان زۆریشم فهرستم بۆ کردووە ئەوانەی ئەستەمبۆل ئی کوردان دکتۆر هێمن ئێستا لەوەیە ئەگەر بێت و یارمەتی بدەن حکوومەت دەتوانین دەستنووسێکی زۆر لە وڵاتان بینینەوە بە ئاسانی بە تایبەتی بەغدا ئێستا کتابمان کرد بۆ دکتۆر بەرهەم بۆ عەبدولباری دکتۆر عەبدولباری بەڵام هیچ وەڵامیان نەداینەوە هیچ پێمان گوتن ئیش لەسەر ئەرشیفی زانایانی کورد بکەن لەسەر مەختوتاتەکان بکەن ئیهمالیان کرد هیچ کاریان نەکردووە ئەندام پەرلەمانەکانیش بە هەمومان گوتووە تکایە ڕەجاءن کار لەسەر
مەخطوطاتی کورد بکرێ لەبەرەوەی مامۆستا محەممەد علی قەرەداغی دەڵێ 50,000 دەستنووسیلەیە بەلایەنی کەم 20,000 ئیزانیانی کووردە ئەگەر ئەم 20,000 لە بەغدا بێتەوە لە ئەستەمبۆل بێتەوە دەتوانین بڵین دەتوانین ببینە سائب 100,000 دەستنووسی کورد لە کوردستان ئەمڕۆژ لە کۆنفرانسی خۆمان لە سلێمانی وتت کۆنترین دەستنووس کۆنترین عائیلەی علمی لە کوردستان بنەماڵی حەیدەریەکانن مێژویان دەگەڕێتەوە بۆ ساڵی 1500 زاینی من توێژینەوەکەم ئەمڕۆ بە ناوی کتێبخانە سوتاوەکەی ماوەرانە ساڵی 1920 کە ئینگلیز هاتووە 1000 دەستنووس سوتاوە من ئەمە عرض دەکەم ئەمڕۆ ئینشاء الله کۆنترین کتابیش لە کوردستان کە نووسرا بێتەوە کتابی تحفەیە حاشیە لەسەر تحفەی ئیبن حەجەریە کە مەلا حەیدەری یەکەمی کوڕی محەممەدی یەکەم کوڕی حەیدەر پیرەدین کوڕی ئیبراهیم بورهانەدین کوڕی علی علاءالدین کوڕی موسا سەدرەدین کوڕی شێخ سەفیەدینی ئەردەبیلی تەئەلیفی کردووە ئەم کتابەی داناوە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1556 زاینی باز دەکرێت ئەمڕۆ ئینشاءڵڵە باسی لە ماڵەی حەیدەریەکان ئەوان خاوەنی کۆنترین کتێبن لە کوردستان کە بنەماڵەیەکی زۆر کۆنن کە زانەیان دەفەرموێن ئەوان سەرچاوەی زانستن لە کوردستان سەرچاوەی علم و معریفەتن ئەگەر ئەوان نەبان ئەم زانایانە نەدەبوون لە کوردستان ئەم ڕۆشنبیرە و ئەم علم و معریفەتەش نەدەبوو لە کوردستان بە بەڵگەی مامۆستا عبدولکەریم مدەڕیس وەدەرێ مامۆستا محەممەدی قزلجی کە دەڵێ ئین هذا العلم هو مؤسس السلالة الحەیدەریە دکتۆر هێمنیش وە دەڵێ مامۆستا عەبدوڵڵا فەرهادیش ئەو قسەی دەکا مامۆستا مەلا تاهیری بەحەرکەش مامۆستا محەممەد علی قەرەداغیش ئەوانە هەموو یەکدەنگن لەسەر ئەوەی کەوا حەیدەریەکان کۆنترین بنەماڵەی علمین لە کوردستان خاوەنی کتێبێکی گەلێک زۆرن دەستان خۆش بێ ئوستاز بێگومان ئەو مێژوە ناشۆرێتەوە جێگەی دەستخۆشی و شانازیە لە کۆتا پەیامەت ئەگەر ما بێتێت چکە دەرفەتمان نەماوە بە دڵنیایی و بابەتەکە قسەی زۆر هەڵدەگرێ بابەتی دەستنووس زۆر گرنگە لە ناوەڕۆکیان لە شێوازیان لە باسکردن لە هونەری نووسینیان ئینشەڵڵا بۆ دەرفەتانی تر زیاتر گرنگی بە بابەتی دەستنووس بدرێ ئەگەر پەیامێکت ما بێ ئەمە لە خزمەتاوین ئوستازگیان داوا لە هەموو بنەماڵە ئیلمەکان دەکەم بنەماڵە زانستوازەکانی کوردستان کە ئێستا مەخطوطاتیان لە ناو ماڵی خۆ سجن کردووە تکایە ئەم مەخطوطاتانە ئەم دەستنووسانە بدەن بە قوتابیان بۆ ئەوەی لێکۆڵینەوەی لێ بکەن بەخیلی بەم مەخطوطاتانە نەکەن چونکە مەخطوطاتمان هەیە ئێستا زۆر بە نرخە لە ماڵەکان لە ناو باولەکان کەس نەیهێناوەتە دەرەوە ئەم مەخطوطاتانە ئەگەر بە کۆپیش بێ بدەن بە مامۆستایەک بدەن بە قوتابیەک کەسێکی شارەزا و لێهاتوو وەکو ئەوانەی ناوم هێنان بتوانن تاحقیقی لەسەر بکەن ساکردنەوەی بۆ بکەن ئەوە کۆتا پەیامەکەمە زۆر سوپاستان دەکەم سوپاس بۆ چاوپێکەوتنەکەتان زۆر سپاس بۆ مامۆستا عەبدولمەجید حەیدەری شارەزا لە بواری دەستنووس و بەڵگەنامەکان سوپاس کەم دەرفەتت بێمە بەخشی بەڵایزان هەر دەربارەی مێژوو کتێب دەچینەوە پارێزگای هەڵەبجە لەوێ پێهینە کراوەتەوە پێم بێ ناساندنی کتێبێک هەیە خستنەڕووی کتێبێک هەیە بینەری ئەو دیکە بەرهەمەکانیمان لە 16 1990 کۆ کردوێتەوە و
و لە ساڵی 2006 لەسەر ئەرکی وڵستانخانی خێزانی چاپی یەکەممان کردووە و لە ساڵی 2020 لەسەر ئەرکی ئێمە و بەدەست پێشخەری ڕێکخراوی دۆستانی هەڵەبجە چاپی دووهەممان کردووە کۆی ئەو بابەتانی نووسیوێتی و ئەو کەسانەشی لەسەریان نووسیوە هەموویمان لەو کتێبە و کۆبەرهەمەیە بڵاو کردوێتەوە. ئێمە لەمە دو هەوڵ ئەین کە توێژینەوە لەسەر ناوەڕۆکی شیعرەکانی ئەو قۆناغە بکرێت چکە یەکێکە لەو شاعیرانی کە لە نیوەی دووەمی هەفتاکانەوە تاکو و کۆتایی هەشتاکان شعری نووسیوە و یەکێک بۆ لە دەنگ و ڕەنگە دیارەکانی ئەو سەردەمە ئومێد دەکەین لە ڕێی توێژینەوە لە ڕێی هەڵسەنگاندنەوە بتوانین شیکردنەوە بە بەرهەمەکانی بکەین یا کۆی دەستنووسەکانی لای ئێمە پارێزراون و هەمویان ماون. ئەم زیاتر باسی لە خەباتی چینایەتیەکە باز لە ئازادیەکە چونکە ئەو لە 24 شەشی 1970 مردووە بەشێکی زۆری بە جوانەمەرگ بووە و بەشێکی زۆری شعرەکانی بۆ کارەساتی هەڵەبجەیە بۆ خەڵکی وەکو شەید وەستا ئەنوەرەکە لە زیندانەکانی بەعسە زۆر بە دڕندانە سزایان داوە بۆ شەید ئارامە کە لەگەڵ هاوڕەکانی لە بەردەم ئامادەی ڕۆشنبیری سلێمانیە گول لە باران کراوە بۆ گەڕەکەکانی هەڵەبجەیە بۆ شنروێیە بۆ جوانی سروشتی نیشتیمانەکەیە بۆ خۆشەویست و دڵدارەکەیەتی گوڵستانخانە بۆ مناڵەکانیەتی بۆ ئازادیە بۆ دادپەروەریە بۆ ژیانی بە شکۆی مرۆڤایەتیە بۆیە کۆی بابەتەکانی لە خۆشویستنی سروشت مرۆڤ جوانی خۆشەویستیا کۆ بنەوە. وڵای ئێمە لە ڕاستیە کۆمەڵە ئاماجمان هەیە هەڵەبجە کەسایەتی زۆر گەورەی تایەوە ئەم کەسایەتیانە بنەوەی تازە حتا زۆر لە نوێەکان ئەوەی دیقتمە دەم لە بواری شعریا لە ئەدەبەیە ئەنووسێت ئەم کەسایەتیانە بۆ ناناسێ بۆ نمونە کەسایەتی وەکو مەحەممەد حوسێن هەڵەبجەیی کە لە هەشتا و لە کۆتایی هەفتاکان و سەرەتای هەشتاکانە یەکێ بۆ لە شاعرە زۆر باشەکانی و ئەگەر تەمەەن ڕێگەی بدایە هیچی فەرق نەبوو لەو شاعرانی کە ئیسە ژمارن لە ناو کۆڕ و لە ناو مێژووی ئەدەبی کوردیا. بەڵام ئەرکی ڕێکخراوە ئەم ڕێکخراوەی ئێمە ڕێکخراوەکانی کەیش ئەوەیە کە ئەم کەسایەتیانە تۆزی ڕۆژگار خەریکە وردە لە سەریانی شیودانە پۆشێ ئەم تۆزە لابنووە بنەوەی نوێیان بناسیین دایمان ئەڵێم ئەوەی کەنەوەی ئەم کەسایەتیانە ناناسی خەتای ئێمە نابێت یەخەی گەنجێ بگرم یەخەی ئەوەیەک بگرم بڵم بکاکە ئەرێ تۆ بۆ حەمەد حوسێن هەڵەبجەی ناناسی بە حەقەت گلەیەتە سەر ئێمە کە ئێمە نەمانتوانی وەکو خۆی ئەم کەسایەتیانە دووبارە بناسینەوە بنەوەی نوێ و ساڵانە یادیانکەینەوە کتێبەکانیان چاپکەین و کۆڕ و کۆبنەوەیان بۆ بگەینەوە ئیش ڕێکخراوەکە ئێمە شەرەوەیە. بازان خۆشەویستان پێش هاتنی ئەم تەکنۆلۆژیا و سۆشیال میدیا گۆڤار و ڕۆژنامەکان گرنگیکی تایبەتیان هەبوو لە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان لە کەسانی خوێنەوار هەمیشە و بەردەوام نووسەران و ڕووناکبیران چاوەڕێی زۆریان دەکرد تاوەکو گۆڤار یاخود ڕۆژنامەیەک دەرچێت بەڵام ئێستاش سۆشیال میدیا بۆ تەوەی کە کەمتر بایەق بە ڕۆژنامە و بە گۆڤارەکان بدرێت. لە شارباژێر ساڵیادی دامەزانی گۆڤاری شارباژێر کراتەوە پێوەکەوە بینەری ڤیدیۆک دەبین لەو بارەیەوە. گۆڤاری شارباژێر ئەم 5 ساڵە دەرچووە ئەم ساڵی شەمی ساڵە ئەم گۆڤارە کۆمەڵێک نووسەری بە توانای شارباژێر و خەڵکی تریش خەڵکی شوێنەکانی تر ئەو گۆڤارە دەرەکەن. ئەم گۆڤارە کولتوریە هونەریە ئەدەبیە هەموو مێژووی شارباژێر ڕەنووسینەوە مێژووی ئاوەدانکردنەوە مێژووی وێرانکردنی ساڵانی ڕابردوو هەموو ئەو مێژوانە
ئەنووسینەوە لە گۆڤارەکە مێژووی کەسایەتیەکان ئاینی بێ یا کەسایەتێکی تر بێت مێژووی خەبات و تێکۆشانی شار باشێڕەکان نووسینەوە لەو گۆڤارەدا ئێمە 4 ساڵە 5 ساڵە دەرچووە ئەمە 6 ساڵە وەرزیە گۆڤارەکەمان گۆڤارێکی ڕەنگا و ڕەنگە وەرزیە و ئێستا 6 ساڵەوە. طبعاً گۆڤاری شارباژەر گۆڤارێکی کللتوری ئەدەبی ڕووناکبێری گشتی سربەخۆیە ناوەندی ڕووناکبێری شارباژەر دەری دەکات یەکەم ژمارەی لە 5/2/2007 دەرچووە تا ئێستا 8 ژماری لە دەرچووە ئەو ژمارانەی کە دەرچووە بە هاوکاری خەڵق و کەسایەتیەکان دەرچووە کە ئەوان هاوکاری کردو بۆ دەرچوونی گۆڤارەکە نەک لایەنێکگا حیزبێک دەریکا سربەخۆی و ناوەندێکی سربەخۆی و ئەو گۆڤارێکی کللتوری گرنگجیە بە شارباژێر بە سەرجەم هەردوو قەزاکەی سەرجەم ناحیە و گوندەکانی بە 318 گوندەوە طبعاً ئێمە وەکو گۆڤاری شارباژێر گرنگجین بە کەسایەتیەکانی شارباژێر جا کەسایەتەکان کۆمەڵایەتی بن یان سیاسی بن ئەوانەی ڕابردوو هەروەها گوندەکان مێژووی گوندەکان و مێژووی پرد و مێژووی با بڵێن ئەشکەوتەکانی شارباژێر و هەروەها شاعیران و نووسەران و ئەوانەی لە ڕابردووە ئێمە لە ڕووی کللتوریەوە گرنگین بە کللتوری ناوچەی شارباژێر لە ڕابردوودا زیاتر وەک لەوەی ئێستا. بەڵێزان دووبارە سڵاوتان لێبێت دیارە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان یاخود بەگشتی لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستان هێشتا لە وەرزی زستانین بەڵامی تر یەکێک لەو نیعمەتە جوانانەی خوای گەورە بەم نیشتیمانە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بەخشیوە لە پایە هەموو زڵم و زۆرەی بەندەکانی خوا لە بەندەکانی تریخوایەکەن وەڵام خوای گەورە نیعمەت و میهرەبانیەکانی خۆی هێشتا هەر نەگرتوینەتەوە جیاوازی وەرزەکانە دەبینین ڕۆژانێک هەیە لێرە سەرمایەکی زۆر شەختەیەکی زۆر ئەم ڕۆژخۆرە تاوێکی خۆش کە بەشێک لە وڵاتان دانیان باز لەوەکەن یعنی چەند هاوڕەیەکمان لە دەرەوەی وڵاتە یاخود لە بەشێک لە وڵاتە سادەکانن دەڵێت بە دیاریکراوی بە چەندین ڕۆژ بەسەریەکەوە ئێمە ئاسمان نابینین تەنانەت ئاسمانی شین نابینین ئەستێرە نابینین کە ئابەیەکی قورسە بۆیە ئەو نیشتیمانە جوانەی هەمانە ئەم جیاوازی وەرزەکان لە خۆرە تاوێکی بەتینەوە بۆ بەفرێکی زۆر و سەرمایەکی شەختە و زۆر با نیشتیمانمان خۆش بێ بابی پارێزینە و سروشتە جوانە بە دڵنیایەوە تۆزێک ژوگیا سەوز بووە ڕەنگە ئیتر لەمڕۆ بەدواوە لەگەڵ هەر پشوویەک و هەر کەمێک خۆرە تاوێکی خۆش خەڵکێک لەو بێتاقەتی و جە و بێزاری ژیانە بچێتە دەشتای و دەرەکان و ناو باخەکانی خۆیان هەر لەم سەرەتایەوە گەر تۆزێک بە ژینگە دۆستی و ژینگە پارێزی بچینە ناو بابەتەکەەوە دڵنیاوە تا کۆتایی وەرزیاخۆ تا ساڵی داهاتووی زستانێکی تر ئێتەوە کەمترین ژینگە پیسەبێ کەمترین شەخەڵ و پاشماوەی زەبڵ کۆڵێتەوە مەش ڕاستەخۆ بوو خۆمان سوود بەخشا و هەروەها ژینگە و نیشتیمانە جوانەکەمانە پارێزین کە بەڕاستی پاراستی ژینگە پاراستنی ژیانی خۆمانە بۆ هیوایەن هەموو لایەک بە هەستێکی نیشتیمان پەروەری و خۆشەویستیەوە نیشتیمان بپارێزێت. وڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پایانی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە بڕگە و بابەتەکانمان جێگی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەست پێرین خواتان لەگەڵ.